ئیدریس مستەفا بارزانی ساڵی 1944 لە بارزان لەدایک بووە. کاتێک تەمەنی 3 ساڵ بوو لەگەڵ بنەماڵەکەیدا لەلایەن دەسەڵاتی ئەو کاتی عێراقەوە بۆ باشوور و ناوەڕاستی عێراق دوور خرایەوە و لەوێ ژیانێکی سەختی دوور لە نیشتیمانی بەسەر برد. بەڵام ئەو ژیانە سەختە نەبووە هۆکارێک بۆ ئەوەی نەخوێنێت و نەخوێنێتەوە. ئەو بە ئەندازیاری ئاشتبوونەوە ناونرا. ڕۆژی چوارشەممە 31/1/2024 37 ساڵ بەسەر کۆچی دواییدا تێدەپەڕێت. بۆ کاک ئیدریس، چیت بۆ بنووسین، چیت بۆ باز بکەین، تۆ کە نمونەی پاچی و ڕاستی بووی. کەلێنی تۆمان هەر پێوە دیارە، حەیف و مخابن زوو لە دەستمان چووی. هەموو ژیانت ئاوارەیی بوو، دووری لە زێد و خاک و نیشتمان. تۆ بووی دەتزانی قەدری پێشمەرگە، بەهای ئازادی و نەتەوە و زمان. هەمیشە نانت بەسەر سێڵەوە لەتێ بۆ ماڵە هەژارەکان بوو. ئەوەی دەماوە بۆ ئەو ڕێبوارە شەکەت و ماندوەی لە تۆ میوان بوو. ئیدریس بارزانی دوای نسکۆی 1975 بەردەوام جەختی لەوە دەکردەوە دەبێت خەڵکی ئاوارە و کۆچبەر بگەڕێتەوە شوێنەکانی خۆیان لە باشووری کوردستان. ئیدریس بارزانی مرۆڤێکی خوێندەوار و تێگەیشتوو بوو، لە بەغداد ناوەندی خوێندبوو. باگراوەندێکی باشی سیاسی و فکری هەبوو. زۆریش بایەخی بە فەلسەفە و شعری دنیا و جوڵانەوەی سیاسی لە دنیادا دەدا. ئیدریس بارزانی هاوڕێکانی دەڵێن دەروێشی بزوتنەوەی کورد بووە، هیچ شتێکی بۆ خۆی نەبووە. هەمیشە دەیگوت دوای 1975 ئەمانەتێکە لەسەر ئێمە ئەو خەڵکە ببەینە جێگەی خۆیان، واتە خەڵکی کوردستان بگەڕێتەوە جێگەی خۆی. ئەوەی لە باشوورە بگەڕێتەوە کوردستان، ئەوەی لە دەرەوەیە بگەڕێتەوە کوردستان، ئەو شوێنانە ئاوەدان بکرێنەوە. سەرۆک بارزانی و کاک ئیدریس بارزانی برای بەیەکەوە لە دوای نسکۆی شۆڕشی ئەیلول جارێکی دیکە درێژەیان بە خەباتی کوردایەتی و شۆڕشدایەوە. جانی بەرگری و قارەمانێتیان بە زیندوی هێشتەوە و هیوایان بۆ گەل و نیشتیمان گەڕاندەوە. کاک ئیدریسی جوانەمەرگ هەمیشە دەرگای واڵا بوو بۆ هەموو نیشتیمان پەروەرێک. وەک ئەندازیاری ئاشتی ڕۆڵێکی گەورەی هەبوو لە یەکتر نزیکردنەوەی هێز و لایەنە سیاسیە کوردستانیەکان و دامەزراندنی بەرەی کوردستانی. کەسێکی کوردپەروەر و نیشتیمان پەروەر بوو. لە بوارەکانی سیاسەت و پێشمەرگایەتی و کۆمەڵایەتیدا ڕۆڵی پێشەنگ و گەورە و بەرچاوی هەبوو. جناب بارزانی پێش ئەوەی کە وەفات بکات وەسیەتی کرد لە من و کاک ئیدریس. گوتیە بی ئێوە یەک گیان بن لە دوو قالبدا، یەک گیان لە دوو قالبدا. فەلەکەدین کاکەیی لە چاوپێکەوتنیەکدا لەبارەی ئیدریس بارزانیەوە دەڵێت لە ساڵی 1979 کۆنگرەی نۆیەم بەسترا، لە بارودۆخێکی زۆر ناخۆشدا بوو. پارتی لە زۆر لاوە گەمارۆدرا بوو. لە ناو کوردستان و دەرەوەی کوردستان جیا لە ڕووە سەربازیەکە زیاتر لە ڕووی سیاسیەوە گەمارۆدرا بوو. لەو کۆنگرێدا گونجاو بوو سەرۆک مەسعود بارزانی وەکو سەرۆکی پارتی و عەلی عەبدوڵڵاش وەکو سکرتێری پارتی و کاک ئیدریسیش بە هەموو سادەییەوە قبوڵی کرد وەکو ئەندامی مەکتەبی سیاسی بێت. هەمیشە جێگەی ڕێز بوو. کاک مەسعود سەرۆک بوو، بەڵام هەمیشە شتە بنچینەیەکانی بۆ کاک ئیدریس بەجێ دەهێشت لە ڕووی سیاسی و جەماوەری و پەیوەندیەکانی دەرەوە.
ئیدریس بارزانی ڕۆژی سیویەکی کانونی 1970 لە شارۆچکەی سلیڤانای سەر بە شاری ورمەی ڕۆژهەڵاتی کوردستان کۆچی دوایی کردو لە گۆڕستانی شاری ورمێ لە تەنیشتی مستەفا بارزانی باوکی بە خاک سپێردرا. دوای ڕاپەڕینی ساڵی 1991 تەرمی مستەفا بارزانی و ئیدریس بارزانی گەڕێندرانەوە هەرێمی کوردستان و لە بارزان لە مەراسیمێکی شایستەدا بە خاک سپێردران.